زۆر پەشیمانم تا ڕادێک نازانم خەریکە شێتم بۆ ماڵەکە. پەشیمانی؟ ئەرە وڵا پەشیمان زۆر پەشیمانم لەو کارێکە کردم. بێگومان پەشیمانم لەوەی کە پەشیمانم، زۆر پەشیمانم. مناڵەکانم بێباوک دەبن. کات بگەڕێتەوە کارە ناکەم. نەدەبوو ئەوە بکەم. هەمووەمانە قسەی ئەو کەسانن کە ئێستا لە سووچی زیندانن، بەڵام هەموو ئەو قسانە فریان ناکەون و هیچ سوودێکی بۆیان نابێت. ڕۆژانە بە سەدان کاری قاچەقچێتی گەورە لە خاڵە سنووریەکانەوە دەکرێت، بەڵام تۆڕەکە کەسە بچووکەکان دەگرێت و کەسە گەورە و باڵادەستەکان ڕاو ناکات و تەنها نێچیرە بچووکەکان دەگرێتەوە. ئەمە قسەی یەکێکە لەوانەی کە ئێستا لە زیندانەوە بۆ بەرنامەی نهێنیەکان قسەی کردووە. نهێنی ئەم جارەمان باسکردنی تاوانێکە کە پەیوەندی بە تاکی کۆمەلگا و تەندروستی و ئاسایشی نیشتیمانیمانەوە هەیە، تاوانی قاچاقچێتی لە مەرزەکانی هەرێمی کوردستان. ئەم تاوانە لەلایەن کارمەندانی نێو خودی مەرزەکەوە ئەنجامدراوە کە ئەمان ئەرکیان ڕێگەگرتنە لە هێنان و بردننی کەلوپەلی قاچاق و کواڵیتی خراپ. بەڵام بە هاوکاری لەگەڵ قاچاقچیەکاندا هەمان ئاسانکاریان بۆ کردوون بۆ هێنانە ناوە و بردنەدەرەوەی کەلوپەلی قاچاق هەروەها بێکواڵیتی بەبێەوەی بزانن چی شتێک لە ناو بارەکاندا هەیە، تەنها لە بەرامبەر وەرگرتنی بڕێک پارە. لەگەڵم بن با شێوازی ئەنجامدانی تاوانەکە لە زاری خودی تاوانبارەکانەوە ببیستین. هەموو ئەمانەی ڕیزبوون بە قاچاق دەبرێنە دەرەوەی هەرێمی کوردستان و دەفرۆشرێن، بەڵام جگە لە چەند کەسێکی دەسەڵاتدار کەس نازانێت پارەکەی چەندە و چی لێ دێت. سەرباری ئەوەی بەپێی داتا نافەرمیەکان داهاتی مانگانی هەناردەکردنی نەوت بە تانکەر زیاتر لە 300 ملیۆن دۆلارە. لە پاڵ بە قاچاقبردننی نەوت و سوتەمەنی ڕۆژانە بە سەدان کاری قاچاقچێتی گەورە دەکرێت، بەڵام هیچ یاسایەکیان بەسەردا جێبەجێ نابێت و کەس ناتوانێت دەستیان بۆ ببات و سکاڵایان لەسەر بکات و دەستگیر بکرێن. خۆتان گوێ لەم کەسە بگرن. ڕۆژانە چەنەها کاری نایاسایی زۆر گەوراگرێت کاوی من لە چاویە هیچ نییە، بەڵام ئەوانە لە پێکەوت دەسەڵاتێکان کە نەکەشفەکرێن نەشتوان دێت سکاڵیان لەسەر بکرێت و نەشتوان دێت دەستگیر بکرێن. واتە کەسی زۆر گەورن و باری زۆر گەورە و شتی زۆر قاچاقتر هاورداکەن. جگە لە ئێوە جگە لە خۆت و لەم یەک دوو کارمەندە کیتر ئەزانی کە ئەم کارانە ئاکا لەوێ و بەرچیل وەرەگرێت و ڕۆتینەت و کێشە بۆ هاوڵاتیان دروست دەکات؟ بێگومان ئەو کەسانی کە لە ناو گومرگان واتە کە چێشی بارەکەن کە لەسەر سۆنەرن و تەنانەت پۆلیسی بە دەرگای گومرگیش بۆ کردنە ژوورەوەی بارەکەی تۆ لە پاش پێش خستنا ئەوانش بەرتی وەرەگرن. خۆت بەرتیلی دیاونەتێ؟ بەڵێ من خۆم چەندە جار بۆ کەسە ئاساییەکان بە 25,000 و 30,000 و یعنی چی کەسە ئاساییەکان؟ واتە ئەو کەسانی کە لەبەر دەرگان. پۆلیسەکان؟ بەڵێ پۆلیسەکان. بۆ کەسی تر چیتەیە؟ لەکوێی تر پارەتەیە؟ لە ناو گومرگ خۆشیە بۆی معاملاتەکەم خێرا بۆ تەواو کرێت و بارەکەم هەناردەیە هەوردە بکرێت چەند هەزار 40,000 و 50,000 زیاتر سەر ناکەوت چونکە ئەگەر واد نەکرد باە چییە بوو پارەت کارەکەم زۆر تاخیرەکرا. ینی ئەوەی کاری لەوێ ڕایی بکرێت و ئیشی بە باشی بڕوا کەواتە بەرتیلی یاوە؟ بەڵێ بێکمان زۆری نێ ئەکرێت هەندێک جار بۆ سوتفە بارەکە و زوو ڕای بکرێ، بەڵام بە ئەوانی کە کاریان بەردەوامە بێگومان بە بیان ناسی دوا بێ بەرتیلیش بیت. باشە پەشیمانی؟ بێگومان پەشیمانم لەوەی کە ئەو یاتە بەردەسم ئەوەی کە ڕۆتینی ژیانی ڕۆژانی خۆم بوو دەستمەکەوت پارەیەکی باش بوو، لەگەڵ ئەوەیە تەماحم بۆ زیاتر ڕووی و ئێستا بوویەوە لە زیندان. ماوەی دەیان ساڵە کاری قاچاقچێتی گەورە بە شێوەیەکی ئاشکرا لە خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان دەکرێت و پێشتریش حکوومەتی عێراق لێکۆڵینەوەی بۆ ئەو کارە دەست پێ کردووە، بەڵام نەبووە هۆی ڕاگررتنی کاری قاچاقچێتی گەورە. ئەمە چیرۆکی کەسێکی دیکەیە. بۆم باز بکە ڕووداوەکە چۆن بوو تێوەگلای بەم قاچاقچێتی و وەرگرتنی بەرتیل و گەندەڵی وەزیفیە؟ من لە ساڵی 2019 لە مەرزێک دامەزرام لە بەشی پشکنین بوون، پشکنینی بەشی بار هەڵگرەکان
وەتە سۆنەر. سۆنەر لەگەڵ هاوڕێک مابووم داوامان هەفتە بە هەفتە بوو من لە سۆنەری بەشی هاتن بووم ئەو لە سۆنەری بەشی ڕۆشتن بوو یەکەم ئیشمان هەر بەیەکەوە بوو کردمان. باش یەکەم ئیشتان چی بوو؟ یەکەم ئیشمان ئەوە بوو ئەو کوڕە ناوی کارزان بوو تەلەفۆنی بۆ کردم وتی بارێک هەیە ئەشەی سیارەتیایە ئیزنی بۆ کاراسانی بۆ کۆ با بڕۆت منیش وتی لە بەرامبەر ئەوەیە پارە وەرەگرین وتی منیش قەیچێکە بۆنا نەترسای ئەمە تاقیت بکاتەوە بۆی بزانێت چۆن نیت یەکسەر بڕات پێ کرد بڕوان پێ کرد سیقەم پێی هەبوو هاوڕێی نزیکم بوو ئەیتر وتم کۆد و ژمارەکەیم بۆ بنێرە کۆد و ژمارەکەی بۆ ناردم منیش کاراسانیم بۆ کرد و بار هەڵگرگە ڕۆشت و دوای ئەوە کارزان 100,000 بۆ ناردم. باشە چیتیا بۆ سیارە بار هەڵگرە؟ بە منی وت ئەشەی سیارەتیایە بەڵام بڕی کێشەکەی 400 کیلۆگرام بوو تر نازام چیتیا بوو. ناترسای شتی خەتەر و ترسناکتری لەو بابەتە تیا بێ؟ وڵای لە ڕاستیە بیرم لێ نەکرد. هەر ناترسای کە کەشف بی لە یەکەم ئیشتا و دەربکرێیت؟ بەڕەوەڵات چکە لەبەر ئەو بوو کە ئەم ئیشەمان کرد دوای هەفتەیەکیش نابوو پێیان وتم کە کارزان دەرکراوە. لەسەر چی ئەو دەرکرا لەسەر ئەو ئیشە؟ ڕۆژێکیان یەکتریمان بینی وتم لە کافتریا دانیشتینوانە وتم لەسەر چی دەرکراویت ئیتر پێی وتم لە شوێنێکی ئەهلی و کۆمپانیا ئیشکی هەروایە دی تۆ تا تۆش لەویایە هەوڵ بە 2 دینار بە خۆ پەیاکە بۆی کە مەسیری تۆشە دەرکردنە. یعنی چۆنی 2 دینار پەیاکەی لە ڕێی چیەوە؟ مەبەستیەوە بوو لە ڕێی ئیشی قاچاقەوە. ئیتر ئەوە بوو دوای ئەوە دوای مودێک دوایەوە کارزان تەلەفۆنی بۆ کردم وتی ئیشێک هەیە ئەیکەی بەیەکەوە وتم قەیچێکە بۆنا. ئیشەکە چییە وتی بارێک قاچاقی تایگەر هەیە کاراسانی بۆ گۆڕێی پێوە با بڕۆ و پارێکی باشی تیا. باشە بچێ بۆ ئێران یان بێت بۆ هەرێم؟ بێت بۆ هەرێم. من لە بەشی هاتم ئەو ئەهاو بۆ هەرێم بارەکە. ئەیتر ئەوە بوو دوای وتم لەگەڵ کارزانە قسەم پێ وتم بۆ لەگەڵ ساحێبی بارەکەی ڕێنەکەوینیوانە خۆمان وتی من کەسێک قسەی لەگەڵا کردووم بزان بەیەکەوە چین ئەیبینین و ڕێەکەوین ئیترەوە بوو چوین بۆ لایەوە ڕێکەوتین بەیەکەوە لە هەر بارێکە 4,500 دلاری تایواتە لەگەڵ کی ڕێکەوتن ساحێبی بارەکە؟ ساحێبی بارەکە ساحێبی بارە قاچاقەکە تایگەرەکە. ئیترەوە بوو وتی هەر بارێک 45 جۆرەکەی تایە ئیتر منیش خوشکە زاکەم لە بەشی ڕۆشتن بوو هەر لەو مەرزە سۆنەر بوو لە بەشی سۆنەری خوارە ئەوم ئاگادار کردەوە وتم ئیشێکی ئاوای هەیە من و کارزان و خوشکە زاکەم شەریک بووینەم ئیشەیە ینی نەفەری 15 ڕقەمان بارەکەەوە. بەڵێ یەکسەر خوشکەزاکەشت تێوە کرد بۆ بابەتە؟ خوشکە زاکەشم ئەوش بە قسەی کردی؟ ئەوش بە قسەی کردم ئیتر تقریبا تا 2 جار 3 جار ئەم ئیشە ئەم جارەیان چی بووە؟ ئەو 2 جار وت جاری یەکەم ئەشەی سیارە بووە جاری دووەم تایگەری قاچاق بووە جاری دووەم تایگەری قاچاق بووە جاری سێمیش هەر تایگەری قاچاق بوو بەڵام جاری چوارم نازانم چی بوو وتیان ئەشەی سیارەیە. باشە هەر بۆ ئەو کەسە بوو یان چۆن هەر بوو هەمان کەس بوو بەڵام وتیان ئەوەنی کە من ئاگادار کرامەوە من 1,500 دلارم وەرەگرت و بە من یاوت ئەوەنە بڵێ ئەشەی سیارێ و کۆد و ژمارەکەی و هیچنی بە هیچ کاتێک هیچ گومانێک لەسەر ئێوە دروست نەبوو بوو لە ناو مەرزەکەیە کە ئێوە کاری واکەن؟ ئەوەی ڕاستی بێ ئێمە لەو کۆمپانیا سیقەیەکی زۆرمان هەبوو ئەو 3-4 ساڵێ لەوێ ئیشمانە کرد بەڵام جاری یەکەم و جاری دووەم هیچ شتێک نەبوو بەڵام لە جاری سێمە هەستمان کرد کە شک و گومانێکیان هەیە. ئەوانی لەم بەرنامەیەدا قسە دەکەن بەشێکی بچووکی کاری نایاسایی لە خاڵە سنووریەکاندا. ئەم کەسەی کە ئێستا لە زیندانە پەشیمانە لەوەی کردوێتی و دەڵێت کە سوکارەکەی لە زیندان سەردانی ناکەن و دوو مناڵەکەشی تەنها 2 جار سەردانیان کردووە. وڵای تازە پەشیمانی من هەر بڵم پەشیمانە تازە پەشیمانی دادم نایە. باشە دوای چەند جارێک ئەم کارانی کاتان کرد چەند بینی هەبوو؟ هەمووی لە مانگێکا بوو لە 2 مانگا بوو لە چەندێکا بوو؟ لە مانێکا جارێ 2 جار بار هەبوو. لەم فترە زۆرەیە هیچ کات بیرت ناکردەوە یان ناترسایی کە کەشف بی نەهاتیتەوە سەر حاڵەتی تەبیعی خۆت کە تۆ خیانەت لە ئەمانەتێکەکەی کە لە ژێر دەستایە؟ بڵێم چی تەماح زۆری بوو یعنی باوەڕێکی تەماح وای لێکردبووم بەرچاوی گرتە بووم. باری داراییت خراپ بوو؟ باری داراییم باش بوو بەڵام تەماحی زیاترم هەبوو. کارزان کە ئەمبینی ئەو دەرکراوە ئەمانە ئەویش یعنی بەیەکەوە پارێکی باشمان پێ ئاگرت ئەتر
ئەو تەماحە بەرچاوی گرتم و بەرچاوی شوێر کردبووم و هیچ شتێکم نبینی نەخێزانم بۆ گرنگ مابوو نە ماڵ و مناڵ هیچ کاتێک لە ماڵەوە نەیانە پرسییم پارەیە لەکوێیە جگە لە موچەکەی خۆت با هەموو کەسابەت هەکەن ئیتر یان و چ کەسابەتێ هەموو دریشی خۆمانە ئیشی سەرمەرزە نەمەوە ئیشی قاچاقە کەواتە تۆ چەند جارم کارت کردووە من زیاد لە 4 جار ئەم کارم کرد 4 جار بۆ 5 جارم کارم کردووە آخر جار چۆن ئاشکرا بوون آخر جار لە بارێکمان بۆ هاو ئەشەی سیارە بوو من ئیترۆ بوو کۆد و ژمارەکەیان نامێ و ئیزنمە وتم با بڕۆ کاراسانیم بۆ کرد دوای ئەوە نازانم چی گیتیا بوو بە من وترا ئەشەی سیارێ بەڵام نازانم یعنی ئەم بارە چیتیا بوو خوشکەزاکەشم هەر لە ڕێی هەر لەگەڵ منە ینی لە بەبوونی ئەو بارەوە بوو گیرە یەکسەریان بەسەرتانایان پێشتر چۆن چۆنی ئێستا ڕستەکە تاقیبات کراوە لە کۆمپانیاکەشەوە دووسێ جار ناڕاستە و خۆ ینی شتیان لێ کردبووین گومانمان لێ کرا شوێنتان نەگۆڕا هیچ کاتێک لە بەرەوبار و دۆخە هەر لەسەر هەمان شوێنمانەوە تا دەرکران تا گیران باشە باری خەزانداری چییە مناڵت هەیە نیتە مناڵم هەیە بەڵێ چەند مناڵت هەیە دوو مناڵم هەیە باری داراییشم هەتاوەکو پێشەی دەست بەمە ئیشی قاچاق باری داراییم زۆر باش بوو ینی باری داراییم پێویستی بەوە ناکرد بۆ من دەست بەمە ئیشی قاچاق بەڵام ئەی چی وای لێ کردی ئەوها بکەی بۆ هاوڕێی خراپ و تەماح هاوڕێی خراپ و تەماح هەموو شتێکە پێکات باش ئێستا مناڵەکانت وەزعیان چۆنە کی ئەیان ژێنێت مناڵەکانم لای دایکیانە سەردان دەکەن دوو جار سەردایان کردم تا ئێستا چەندێکە لە ژوورەوەی من سزاکەم ماوەی 7 ساڵە 2 ساڵە لە ژوورەوەم هێشتا 5 ساڵی کەم ماوە بە دڵنیام هەتاوەکو 100 ساڵیکە من ئیش بۆ ماڵ و مناڵەکەم نەپەرەبووی ئەم 7 ساڵیان بووە کەمەوە نە ئەو پارە حەڵاڵی پێشتیشانتوان بۆ پێکەمەوە باشە تۆ ئەزانی جارێکی تر بۆت نییە لە شوێنی تردا بمەزرێت لە بەرەم دۆسەیەکە لە سەرتا بەڵێ تازە نەک لە یعنی لە هیچ شوێنێکی حکومی و ناحکومی حتا لەناو خزم و کەسوکار و لەناو ماڵی خۆشمانە سیقانەوە دایک و باوکیشم براکانم ئەم براکانم هەر سەردانم ناکەن کەس نایە بۆلام هەر بە جدی پەشیمانی زۆر پەشیمانم ئەین تا ڕادەیەک نازانم خەریکە شێتم بۆ مناڵەکانم خەریکەش ینی بیرەکەمەوە ئەو ماڵی کە پێشتر دروستم کرد ئەو هەمووی ڕۆشت بەبوونی 15 وەرەقەوە بۆ هەربارەی هەمووی ڕۆشت جگە لە هەناردەکردنی نەوت و ستەمەنی بە قاچاق ڕۆژانە بەدەیان و سەدان باری گەورە بەبێ پشکنین و کوالەتی کۆنتترۆلی جددی لا خاڵە سنووریەکانەوە داخلی شارە جیاوازەکان دەبن بەپێ قسەی پزیشکانیش زۆرینەی ئەو شتومەکانە کاریگەری خراپیان لەسەر تەندروستی هاوڵاتیان هەیە چیرۆکەکانی بەرتیل وەرگرتن لە خاڵە سنووریەکان کۆتاییان نایات ئەمە کەسێکی دیکەیە و لە زیندانەوە باسی چیرۆکی خۆی دەکات کە چۆن لەگەڵ شۆفێرێکی ئێرانی ڕێککەوتووە کاری نایەسایی بکات سەرەتا من لەو کۆمپانیای کارمەکرد لەسەر مەرز لە سۆنەرەکە بووین بەشی چون و هاتن تۆ لە بەشی چون بوویان لە بەشی هاتن بووی من لە بەشی هاتن بوو باشە کوڕەکەی برادرم لە چون بوو لەوێ ئیشمانە کرد یەکەم جار من سێری خەڵکەکەمە کرد لەوێ هەنێکشتیا بوو ئەو کە قاچاقیانە کرد و سیارەیان ئیزنەوە و پارەیان وەرەگرت خەڵکەکە کێ کارمەندی ئەوێ بەڵێ کارمەندی ئەوێ باشە ئەتر ئێمە وا ئاسان بوو ئەیان توانی وا بە ئاسانی ئەو کارانە بکەن کارە نایەسایانە بکەن چاودێر بەسەرتانەوە نەبوو چاودێر بەسەری نەگەوە تو خۆت لەوێ بووی یعنی خۆ چاودێرەکە بووی کە سێری سیارەکان تەکرد و ئەو پشکنین ئیتر ئەوان پارەیان وەرگرتە بوو نردبیان ئەمە جارێک لەسەر سیارەی سایەقیشی ئێرانی هاو بۆلام تی ئەشیان پێی سیارەکەی خۆمە ماچینەکە مەگوڕم ئەبێ و ئەشتەی سیارانە بەرم ئیتر ڕۆشت بە پارە ڕێکەوتین هەر خۆت بەتەنیا لەگە کوڕشی برادەرماکە لەوێ بوو ئەو لە بەشی هینەکە بوو خارجەکە بوو باشە چەند پارەتان وەرگرت لەو سایەقە ئێرانیە 300,000 مان وەرگرت چەند بۆ خۆت بوو 200,000 هەڵگر بۆ خۆم 100,000 ما بۆ برادەرەکەم هیچ گومان و شکێکتان سەبارەت بەیەوە دروست نەبوو لە لای کەسەوە
نا کەس گومان و شکی نەبوو چکە خۆمان لەسەر ئیشەکە بووین کەسیشی لێ نەبوار خۆمان بووین باشە دواتر چەند کاری ترت کرد دواتر فترێکی بەسەرا ڕۆی سەری مانگ هاو من دەرکرام باشە تەواو ڕۆژە بەرەوبەر هاوتی کە دەرکراوتم بۆ وتی ئیتر بڕیارە و دەرکراوی ئەتر منیش ڕۆشتم و دەستم کردەوە بە کاسبیەکەی پێشترم خۆم کاسب بووم پێشتر چون دەستم پێ کردەوە چی ئیشی چی دەکرد پێشتر وەستای کاشی بوو ئیشەکەت باش بوو وەڵا ئیشەکە زۆر باش نەبوو وەکو واسعی ئەو خەڵکانی بای ئەوە بوو کە بژێ پێی بای ئەوە بوو بەڵێ خێزانداری ناخێزاندار نیم باشە ئەی بۆچی دەست کرد بەم کارە پەناتوەم کارە برد وڵا لەبەر پارە زۆریەکەی و لەبەرەوەی کە پارەی تیا بوو و خۆشم لەوێ نەما بووم ترسی لەسەر نەبوو پێت ئاسان بوو ئەو کارە بکەیت نەئەترسایی ترسێکی وار لا دروست نەبوو بوو کە قورس بێ بۆ تو ئاشکرا بەبێ و کێشە بۆ خۆت و بۆ ڕەفیقانەشە دروست بکەیت زۆر ترسم نەبوو چکە من لەوێ نەما بووم تقریبا 3 مانگ بوو لەوێ نەما بووم ئەو ڕەفیق و برادەریشم زۆر بوو چکە 5 مانگ لەوێ کارم کرد برادەر و ناسیا و هەموو ڕەفیق و شتەکانمان تێکەڵاو بووین تر دەستمان پێ کرد یەکەم جار برادەرەکەم تەلەفۆنی بۆ کردم کە ئەو هەر لەوێ مابوو ئەو وتی چی ئیشی چی بوو ئەو لەوێ ئەو لە خارجیەکە بوو بڵێن من لە چوونەکە بووم ئەو لە خارجیەکە بووتر یەکتریمانە ناسی و تێکەڵاو بووین باشە ئەنجا تێکەڵاویمان زیاتر بوو ئەو کاتە کە تەلەفۆنی بۆ کردم 3 مانگ وازمێنا بوو لە دوای 3 مانگەکەەوە ئەو تەلەفۆنیشی بۆ کردم وتی کە ئیشێکی وا هەیە تۆ زۆر خەڵکە ناسی لەسەر مەرزەکە و لێ بووی وتم باشە چەنە و چییە و وتی بۆ هەر جارێک 4500 دلار نەدوو چی تایە ئەشیاکان چییە کەی گوازینەوە نەترسای شتی خەتەری تیا بێت نەترسان شتی خەتەری تا بێت کە ئەو بە منی وتی تایگەرە وا بوو فعلەن وڵی فعلەن من نازانم چی بوو بەس ئەوەی کە بینیم تایگەر بوو ینی نازانم چی تریتیا بوو وتی تایگەرە ئەیبین بۆ دیوە تمێ باشە منش لەگەڵ دوو ڕەفیقمان قسەم کرد لەوێ توان ئیشێکی وا هەیە و چون لە 5 جوارەکەی تایە بڵێن لەسەر مەرزەکە ئەوان کارمەند بوون بەڵێ ئەوان کارمەندی سەر مەرزەکە ئەوان لە بەشی چی بوون ئەوانش لە بەشی سۆنەر و پشکنینەکە بوون باشە کە من قسە لەگەڵ ئەو دوانە بکەم و برادەرەکەشم لەو لاوەتر دەریکەین ئەو ئەوان یەکسەر ڕازی بوون یەکسەر ڕازی نەبوون یەک دوو چار قسەم لەگەڵاکردن ئیتر پێشنیاری پارۆشتەکەم بۆ کردن و ئیتر دوای ڕازی پارەکەوتت چەندێک بووە 4500 دلار 45 ڕقە باشە یەکی چەندانەکەوت یەکی 15 ڕقەمان بەرەکەم بۆ هەر بارێک بۆ هەر بارێک بڵێ باشە ئەتر باری یەکەم هاو کاک محەممەد تەلەفۆنی بۆ کردم وتی بارەکە لە ڕێگایە تر ناوی تەنکەر و سایق و شتەکانی بۆ ناردین کۆدی هەبوو چی هەبوو چۆن نەتانزانی بەڵێ بە کۆد بوو هەموو شۆفێرێک و سیارەیەک لەوێ کۆدی هەبوو باشە ئەو کاک محەممەدەی کە باسیەکەی ڵێن نووسنگی خراج و شتی هەبووە ئەو لە ڕێی تۆ کۆنتاکتی هەبوویان لەگەڵ مۆزەفەکانی سەر مەرزەکە ڕێکەکەوتن نا ئەو کە کۆنتاکتی لەگەڵ منە هەبوو منش لەگەڵ مۆزەفەکانی سەر مەرزەکە بوو ینی من بەس لە پەیوەندی بووم لەگەڵ ئەو دوانەیە ئەو دوو لایەنم بە یەکگەیان دەبوو باشە لەکوێ یەکتانە بینی لەکوێ قسە و گفتوگۆتانە کرد وڵات چوین لە کافتریاکدا ئانیشتین قسەمانە کرد لەوێ کە پارەکانیشمان وەرەگرت پارەکە من وەرمەگرت من ئەمایەوە بۆوانی کرد پارەکەم وەرگرتە بوو باری یەکەم عیبی نەبوو دەرچوو چون لە 5 وەرەقەکەمان وەرگرت دوای چوون لە کافتریاکە دانیشتین 15 وەرەقەکەممە بە کوڕاکەی ڕەفیقم ئەوەی تریشمان دابەش کرد دوای یەکێک لە کارمەندەکان وتی من پارەکەم پێکەمە بێ بۆم زیاکەن ئیتر ئێمەش 200 دلارمان لەوەی خۆمان هەڵگرت و یامان بە ئەو بۆی زیاتر ئیشەکەمان بۆ بکات و بەرەو پێشەوە بچە ئیشەکەمان زیاتر ببێت باشە یەک پرسیار بەرپرسی لە ئاستی باڵا لە پشتی ئێوە نەبوو بۆم کارە چۆن 3 کارمەند لەوێ و تۆ لە دەرەوە و کەسێک لە نووسنگی ئیخراج ئەم هەموو تێکەڵایەتی و هاتوو چۆیە و ئەم ژمارە زۆری باری کە ڕێگەتانەدا کە تێپەڕێ خۆتەنها ئێوە پشکنینتان بۆ ناکرێ بێ لە چەند شوێنی تر پشکنینی بۆ بکرێت کەس لە پشتان نەبوو کەس لە پشتمان نەبوو ئێمە ئەم فترێ هەر خۆمان بووین یعنی ئاوا ئاسان بوو شوێنەکەەوە بەربەڕەڵا بووکەوە بە ئاسانی بتوانانی ئیش بکەیت شەکەین جارەوەە بەربەڕڵا نەبوو ئێمە 3 جار کردمان لەسەری 3 جارە گیران باشە جاری دووەم چی بوو
جاري دومیش هەر ئاوتیان تایگەری ئیتاڵی پێڵێن ئەویش هەمان شێوە کۆدوشتی ساقەکەم ئاوە ئەم ژەر قاچاق ئەمیش هەر بە قاچاق کە ئێمە چاپۆشی لێ بکەین و تێپەڕێ ئەویش پارەکەم وەرگرت ئەویش چەند ئەویش هەر 45 وەرەقە بوو تەلەفۆنم بۆ دووکارمەندەکە کردوتم پارەکە لای منە وەرن وەریگرن وتی یەک دوو هەفتەی ترین سیقەمان پیا کرد وتی با لای خۆ بێ کە هاتی وەریەگرین ئیتر لە کافتریاک بینیم و دوای دوو هەفتە پارەکەممانێ بۆ جاری سێهەم باریشترە بوو تەلەفۆنم بۆ دووکارمەندەکەی ڕەفیقم ئەم چەند بینی هەبوو ئەم هەموو بارە ئەم سێ بارە لە فتری چەندێک کامیشەتانە کرد تقریبا لە فتری 3 مانگێکا بوو ینی مانگی بارێک بەڵێ ئێ زۆر نەمانە کرد بۆی کەشف نەبین هەبوو ئیشەکە هەبوو یان نەبوو بۆیە نەتانە کرد ئیشەکە هەبوو بەزەوە بوو نەمانە کرد بۆی کەشف نەبین باشە باری دووەم بەڵێ باری سێم بوو ئاخر جار بوو کە وتمان تەلەفۆن بۆ دوو برادەرەکەم کرد دوو کارمەندەکەی کە لە سەر مەرزەکە بوون تەلەفۆنم بۆ کردوتم کۆدێکی ئاوا هەیە و سیارێکی هەوا هەیەت ئەبێ بیکەین بۆ جیاوتی ئێمە هیچمان لە دەوام نین دوو کارمەندی تری لێە منیش بە بیانی ئەوەی کە برازاکەم فایلی لەوێ هەیە چون بۆ لای ئەو دوو کارمەندە ئەو دوو کارمەندەشتە ناسی ئەو دوو کارمەندەم ناناسی بە بیانی ئەوەی کە فایلی برازاکەم لێ مەشغوڵیان کەم بۆی کە سیارەکەمان دەرچێبچێ بۆ دیو ئیتر چوومە لای کارمەندی یەکەم مەشغوڵمان کرد و سێرمان کرد و فایل گەڕاین و تیای نەبوو چون بۆ لای ئەوەی دووەم لە کاتی گەڕانێ بۆ فایل لە گەڕاین بۆ برازاکەم ئیتر لەو کاتەی ئاسایش هاتە ژوورانێ دەست بەسەری کردین من و هەردوو کارمەندەکەی کە لەوێ بوون ئیشانە کرد ژیران هەرو تۆ ئەی سایقەکە سایقی تەنکەرەکە دواتر سایقەکە گیرا بارەکەش دەستی بەسەرا گیرا بارەکەش دەستی بەسەرا ئێوە دوو کارمەندە ئاگادار بوون یان هەر بە فعلی تۆ فێڵت لێکردن نار بە من فێڵم لێکردن و دوو کارمەندە ئاگادار نەبوون ئێساوانش لە ژوورەوەن نا ئەوان ئازاد کردان چکە هیچیان لەسەر نەبوو بەس دوو کارمەندەکەی برادرم گیران تۆ ناوتێنان بەڵێ ئەوانی ئەم کارە دەکەن کاتێک دەڕۆنە زیندان پەشیمان دەبنەوە لەوەی کردویانە و دەڵێن ئەو کاتێ و کارەیان کردووە تەنها بیر و هۆشیان لای پارەکە بووە کە چەند وەردەگرن و گویان بەوە نەداوە بارەکە چی تێدایە و بەبێ هیچ پشکنینەیەک داخلی هەرێمی کوردستان کراوە پەشیمانی؟ ئەرە وەڵا پەشیمانم زۆر پەشیمانم لەو کارێکە کردم بۆ پارەیەکی کەم ئەو کارم کرد و خۆم کردە زیندانەوە زۆر پەشیمانم ئێستا لە زیندانم زۆر ناخۆشە بیرەکەم وەڵم شەڵا ئەو نەشم پارە بە بەس خۆم ئەو کارم نەکردا و زیندانم نەبینە باشە لەم فترەیە کە بارەکان هەمووی بە قسەی خۆت مانگی بین بووە چەند مانگێکی پێچووە هیچ کاتێک عەزابی وجدانت نابوو بڵێ ئەبێ ئەو سیارانەی کە ئێمە ڕێگەیە دەین کاری قاچاقچێتیە حەقی چەند کەس بخورێت و چەند مەوادی خراپ هاوردە و هەناردە بکرێت لە ڕێگەی ئێمەوە و ئەو کارمەندانی کە لەوێن سقە و متمانەیەکیان پیا کردووە فێڵ لە سقە و متمانەی ئەوان بکەین و ژیانی پیشەیی و کاری ئەوانش بخەینە مەترسیەوە ئەو کاتە ئێمە چکووە لەبەر پارەکە بوو تەمەحمان لای پارەکە بوو هیچ تەمەحمان لای ئەوە نەبوو کە چیتیانی و لێشمان نەئەکۆڵێەوە یەک جار کە ئێوە مەسەڵەن تایگەری تایە تایگەرە یا ئەشیای سیارەیە لێمان ناکۆڵێت نەمانزانێت چیتری تەیە ئێستش بۆتان دەرنەکەوت بارەکان چی بوو؟ ئێستش هەر ئەوەی کە پێیوتین ئەو برادرم هەتا ئێستا وازانم ئەوەیە ینی نازانم چیتری تەیە چکۆ من نەگەڕام نەسێرم کرد لەم بەرنامەیەدا پرسیارێکی سەرەکی دروست بووە کە بۆچی دادگاکانی هەرێمی کوردستان دۆسەی گەورەی کاری قاچاقچێتیان تێدا نییە و تەنها دۆسێ بچووکەکانی تێدایە لە کاتێکدا یاسای دەستەی دەستپاکی هەرێم هەیە و بەپێی یاساکەش لا سەرۆکی هەرێمەوە تا کەمترین ئاسی بەرپرسیارەتی ئەگەر بێت و دەسەڵاتەکانی خراپ بەکاربهێنێت یاخود بەرتیل وەربگرێت ئەوە ڕوبەڕووی سزای یاسایی دەکرێتەوە بەم شێوازە. مامەڵەکردن لەگەڵ کیسەکانی گەندەڵیا و ئەو تاوانەی کە پەیوەندیان هەیە بە بەرژەوەندی گشتی بە ماڵی گشتیەوە ئەتوانین بڵین خودی یاساکە ئاجارێ وەی کە گرنگە ئەم یاسایە بەسەر چیا جێبەجێکری ئەم یاسایە بەس بە تاقی تەنیا بەسەر فەرمانبەرانە جێبەجێ ناکرێت ئەتوانین بڵین لە سەرۆکی هەرێمەوە تاوەکو بچووکترین فەرمانبەر لە ئاستی وەزیفیە لە هەرێمی کوردستان ئەم یاسایە ئیگرێتەوە تایبەت بەو تاوانانی کە پەیوەندیان هەیە بە ماڵی گشتیەوە و پەیوەندیان هەیە بە بردننی ماڵی گشتی و خراپ بەکارهێنانی دەسەڵات
و هەروەها ئەو تاوانانی کە پەیوەندیان هەیە بە بابەتی بەرتیل و زیان گەیاندن و هەروەها تەنانەت فەرمانبەران و بەڕێزان دادووران و ئەندامانی داواکاری گشتیش ئەم یاسایە بەسەریان جێبەجێ دەبێت لەوانیش زیاتر ئەتوانین بڵین حیزبە سیاسیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و هەروەها هەموو ئەو سندیکا و یەکێتی و یانە ئەو یانانەی کە پەیوەندیان هەیە بە بەرژەوەندی گشتیەوە بە جۆرێک لە جۆرەکان ئەم یاسایە ئەنگرێتەوە تایبەت بە سەرچاوەکانی داهات و چۆنیەتی خەرجکردنیان و هەروەها ئەو راپۆرتانەی کە پێویستە لەبەردەستە هەبێ بۆ ئەوەی شەفاف بن لە ڕووی چۆنیەتی خەرجکردن و بەدەستهێنانی پارەوە بۆیە ئەم یاسایە حتا تەنانەت ئەو لایەنانەشی باس کردووە بۆیە بۆ ئەوەی بڵین ئەم یاسایە چۆن مامەڵی لەگەڵا کردو سەرەتا بێ بڵین بزانین کە ئەم یاسایە بەسەر چیا جێبەجێکرێت ئەم یاسایە بەتەنیا بەسەر فەرمانبەرانە جێبەجێ ناکرێت حتا بەسەر ئەو کۆمپانیایانە و ئەو کەسایەتیە سروشتی و ئەو کەسایەتە معنەویانەشا جێبەجێکرێت کە پەیوەندیان هەیە بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ دەوڵەتە بۆ پێشکەشکردنی خەدەمات بۆ نمونە کۆمپانیایەکت هەیە لە بواری پاکردنەوەی شوێنە گشتیەکانە کۆمپانیایەکت هەیە لە بواری دابێکردنی پێداویستی خۆراک یاخود هەر جۆرێک لە جۆرەکان ئەم کۆمپانیایان ئەم کەسایەتانی کە لەم کۆمپانیایی شەکەن بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر بێت و زرەر بگێنن بە ماڵی گشتیان بە شێوەیەک لە شێوەکان دەست تێکەڵ بکەن لەگەڵ فەرمانبەرێکی دەوڵەتە بۆ بەرژەوەندی گشتی خۆیان و بۆ بەدەستهێنانی ماڵ و سەرۆت بە شێوازێکی نامەشروع ئەم یاسایە بەسەر نەجارێکی تر جێبەجێ بەڵێ بێ ئێمە ئەومان بیر نەچێ یاساکە باسی ئەوە کردو ئەڵێ ئەم یاسایە بەسەر ئەم لایەنەوە ئەم کەسایەتیانە جێبەجێکرێت بۆیە کاتێک کە باسی کردووە هیچ جیاوازیەک نییە لە نێوان کەسێک کە فەرمانبەری دەوڵەت بێ بە شێوازێکی فەرمی و وەزیفەی گشتی هەبێ و پێی بوترێ فەرمانبەر بە مانای یاساییەکەی و جیاوازی نییە لە نێوان کەسێکدا کە کارمەندی کۆمپانیایەک بێ خود خاوەنی کۆمپانیایەک بێت و تاوانێک ئەنجامدا لەو تاوانی کە زیانگەاندنەوە بەرژەوەندی گشتی و یاخود بەرژەوەندی گشتی پێشێل بکات لە پێناوی بەدەستهێنانی کەسب یاخود بەدەستهێنانی پارە یاخود بەدەستهێنانی بەرژەوەندیەک بۆ بەرژەوەندی ئێمە ئەگەر لە ڕووی یاساییەوە باسی بکەین لە بەپێی مادەی 307 لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 ئەم مادەیە سزای داناوە بەرزترین ڕێژەی سزا بۆ کەسێک کە بەرتیل وەرئەگرێ و فەرمانبەری دەوڵەتە 10 ساڵ بەڵام ئێمە یاسای دەستەی دەستپاکیمان هەیە لە هەرێمی کوردستان کە ئەم یاسایە لە یەکێک لە مادەکانیە باسی لەوە کردووە تەنانەت ئەو تاوانانی کە چنە چوارچێوەی ئەم یاسایەوە چین و لە مادەی 15دا باسی کردووە ئەڵێ سزاکە لە 7 ساڵ زیاتر نییە لە 2 ساڵ کەمتر نییە بەم پێودانگە بەم پێەیە ئێمە واتی یەگەین کە بەرزترین ڕێژەی سزا بۆ تاوانی ڕەشوە کە وەک لە یاسای دەستەی دەستپاکیە هاتەوە پێی مادەی 15 سزاکەی 7 ساڵە بەڵام لە هەمان کاتا بڕگەیەکیشی هێناوە لە یاساکەداڵێ بە مەرجێک لە هیچ یاسایەکی تردا سزایەکی تونتری بۆ دانەنرابێت بەڵام ئەگەر بگەڕینەوە بۆ حکومەکانی یاسا کۆنەکە یاسای ژمارە 111 ساڵی 1960 دەبینین بەرزترین ڕێژەی سزای دیاری کردووە بە 10 ساڵ بەڵام نزمترینی دیاری کردووە بە بەندکردن بەندکردنیش تەفسیری یاسایی بۆ کرێت کە لە نێوان 6 مانگ بۆ ساڵێک بۆ ساڵ و نیوێک بۆ 2 ساڵ لەو نێوەندەدا دادگا بۆی هەیە دەسەڵاتی هەیە مادەم کەمترین ڕێژەی سزای بە بەندکردن تەنها بەندکردنی باس کردو بەبێ بڵێ بەندکردنی تند بۆیە خوێندنەوەی ئەوی بۆ کرێت کە لە نێوان 6 مانگ بۆ ساڵێک ئاخو تاوەکو 2 ساڵ بەرزترین ڕێژەی نزمترین ڕێژەی سزای بێ و دەسەڵاتە یاساییش درا بە دادگا بۆ ئەوی بەپێی جەسامەتی تاوانەکەەوە پێی زڕوف و بارودۆخی تاوانبارەکە بڕیای یاسایی تیا دەبکات بەڵێ لە پاڵ کاری قاچاقچیە گەورەکان بەشیەکیش هەن کە لە خاڵە سنووریەکان سەرقاڵی مامەڵەی نایاسایین بۆ نمونە ئەم کەسە یەکەم کاری بارێکی سێو بووە لە ئێرانەوە بەبێ ئەوەی گومرگ بکرێت داخڵی هەرێم بووە کارەکەی من لەسەر مەرز بوو هەر بارێک کە هەناردە ناورداکرا من کارەکانی گومرگم بۆ کرد واتە لە بەرامبەرا بڕێ پارەم وەرەگرت کاتە تۆ هەر بە پارە ئیشت کردووە کارمەند نەبووی سەر هیچ کۆمپانیایەک نەبووی نەخێر من کارکی خۆم ئاهلی بوو واتە کارمەندی حکومەوی نەبووم بەیش چەند ساڵ لەوێ ئیشەکەی مدەیەکی سۆرە تقریبا دەمە 15 ساڵ زیاترە باشە چۆن بەشدار بوویت لەم کاری لەگەڵ ئەم کەسانەیە من وەک باسم کرد کارەکەم ئەوە بوو کە کاری خەڵک ڕاییکەم و لە ڕێگەیەوەشەوە خەڵکانێکی زۆر مەناسیوە ئیشانەکەوتە لای من لەو مودەی کە لەوێ ئیشمە کرد سێ کاری قاچاق و نایاسایی گەورەم کردووە گەشتی بچووک بچووکیشت کردووە بەڵێ بێگومان باشە یەکەم کارت چی بوو چۆن دەست پێ کرد و لەگەڵ کێ بووی یەکەم کارم بارێکی سێو بوو کە لە ئێرانەوە هەناردیم دیوەگرا
کابراکە هەبوو لای من خاوەنی بارەکە تکایی لێکردم کە بارەکەی گومرگ نەکرێت باسم کرد بارێکی سێ بوو کە چۆن لەم هەموو کەسە هات بۆ لای تۆ ئاساییە چونکە من کارەکەمەوە بوو کە لەسەر بەرز بوو نووسینگەمەوە تۆیە ناسی ئەو کەسە کورد بوو فارز بوو چی بوو خەڵکی وتی بوو کورد بوو بە کوردی قسەیە کرد نا فارز بوو باشە داوای لێکردم کە گومرگ نەکرێت وە بارەکەشی زۆر بوو منیش لەگەڵیان ڕێکەوتم بە بڕێک پارە چەندێک بە دەقیقی بیرم نییە بەڵام لە دەوروبەری 2000 دلار بوو باشە منیش لەگەڵ جەماعەتی گومرگا قسەم کرد کە لەوێ هاوڕێیەکم هەبوو لەگەڵەوە ڕێکەوتم و ئەو ئیشی چی بوو ئەو لە گومرگ بوو خۆی واتە سەرپەرشتی باج و گومرگە کرد لە بەرامبەرە بڕێ پارەکەی یاینە و وەکو یەکدا بەشمان کرد ئەمە یەکەم کارم بوو کە نایاسایی و گەورە بوو بەرامبەرە و بارە گەورەیە کە توانین بێن مامدی و بێوەی گومرگ بکرێت دواتر چیت کرد کاری دۆمیانم توتنی نێرگەلە بوو توتنەکەی خاڵم بوو پەیوەندی پێوە کردم و وتێ بێ قسە بکەین لەگەڵا دانیشتم وتی چەند بارێکم هەیە کە باری توتنی نێرگەلە وتم زۆر باشە وتی ئەزانم تۆ پێتاکرێت لە سەرتا نکۆڵم دەکرد کە بارەکەی شتێکی وایە و قاچاقەوە بارێکی گەورەیە تێپەڕاندنی وتی نا تۆ پێتاکرێت و دڵنیام لە تۆ زۆر باشە منیش بیرم کردەوە هاوڕێکمە بوو ناو گومرگا لەسەر سۆنەر بوو پێشتر لەسەر سۆنەر بوو لێ نەما بوو بەڵام دڵنیام لەوەی کە ئەوانی ئێستا لەوێن ئەیان ناسێت پەیوەندیم پێوە کرد وتم شتێکی وا هەیە هی خاڵمە وتی باشە پەیوەندی ئەەکەینەوە قسەشەکەین دوایەوە کە لەگەڵ دوو کەسەکەی سەر سۆنەرە قسەی کردبوو لە کافتریایە کۆبینەوە قسەمان کرد کە قسەمان کرد ڕێکەوتین لە بەرامبەر بڕەپارەیەکە لە بەرامبەر چەندێکە ڕێکەوتن 4500 دلار چەند بە چەندی بۆ تۆ بوو وەک یەکدا بەشیکەین واتە 1500 دلار بە 1500 دلار بە 1500 دلار بەڵام من ئەرکی تۆ چییە و ئەرکی ئەوان چی بوو ئەرچی ئەوان ئەوە بوو کە لەسەر سۆنەر بوون کە بارەکە کەشف نەکەن چیتیایە و بارەکە کە بەو بڕە ڕێکەوتی من بە خاڵمت بە 7000 دلار و بەوانیشم بوو 4500 دلار هەنی لەو نێوەندەدا 30,000 بۆ خۆت بردووە بەڵێ لەو نێوەندەیە من 3000 دلارم بۆ خۆماڵ گرت و بەوانیشم بوو 4500 دلار پاشان جگە لە قاچاقەکە فێڵێکی شت کردومە یەکەم هەنگاو بەڵێ بێگومان چونکە من خۆم کەسی یەکەم بووم لەم نێوەندەیە لە نێوان خاڵم و لە نێوان کەسانی سەر ناو گومرگەکەیە کەواتە خیانەتت لە دوو ئەمانەت کردووە بەڵێ بێگومان بەوانم وت کە بارەکە تایگەری ئیتاڵیە ئەگەر بدوو تایە توتنە ئەوان ڕازی نابوون ڕازیە بووم بەڵام پێم بوو داوای بڕبارێکی زیاترەکەن و لە ڕاستیە توتن بوو بەوان وت تایگەری ئیتاڵیە با لە سۆنەر نەدرێت ئێوە ئاشکرای مەکەن کە چیتیان ناوەکەی و پاشانەوە بارەمان بە جاوان بڕوایان کرد کە تایگەر بێت بەڵێ بێگومان چونکە ئەوان تایگەری ژەر قاچاخە بێگومان بەڵام باوانم وت شتەکە ئەنیشتی خراپتر نییە چونکە مادە هەیە کحولەیە شتی ترەیە یەکەم کار بەسەرکەوتوی ڕۆی و ئەوانیش نانتوانی بزان چیتیان ناوەکە چونکە ئەگەر سۆنەر بکرێت سۆنەرەکە ڕاستەوخۆ فەرمیە کارکەی ئەوە بوو کە لە سۆنەر نەدرێت یەکەم کار بەسەرکەوتوی ئەنجام درا دووەم کارت دوم کارمانەوە بوو پاش فترەیەک خاڵمەتی بارێک ترمان هەیە بارەکەی تریش پێ وتمە توتنی نێرگەلەیە چەندێک ئەم دوو ئیشە چەندێک بینی بوو لە ماوەی چەندێکە 6 مانگێکە 6 مانگ جارێ ئیشێکی واتانە کردیان هەموو مانگێک هەبوو یان کەم بوو ئیشەکە سوودفە بوو کە بەرچی بەردەوامی کاری قاچاقی تیاگرێت بەڵام ئەوە یەتە لای من یاچێت لای کەسی تر تۆ دڵنیای لەوەی کە ئەوەی کەسەش کە لە جیاتی تۆ بێتیان کارمەندی تریش بێ ئەوان هەمان کاری تۆکان بەڵە بێگومان بە بەردەوامی ڕۆژانە کاری قاچاقی تیاکرد ناو گومرگەکان باشە لێپرسینەوە شت نەبوو لێپرسینەوە تا ئاسێک بوو
ناتوانین بڵێ ئەوە لێپرسینەوە کە چڕ بوو کە نەتوانین. باشە بۆ ئەمە چەندتان وەرگرت؟ بۆم کارش هەروەکو پێشتر ڕێکەوتم بە $4,500 لەگەڵ هەر هەمان کەسانی پێشوو لەگەڵ ئەو هاوڕێماکە لەسەر مەرز بۆ خۆی دەرکرا بەڵام ئەو خەڵکی ناسی ئەو بۆ دەرکرا بوو ئەو پێشتر دوورخرابوو لە ئیشەکەی و ئەم جارەش وتی ئەو دوو کەسەی پێشتر کە لەسەر سۆنەر ئەوان لەوێ نەماون دوو کەسی تازێ بەڵام من بۆ حەلەکەم ئەوانش دەرکرابوون یانی ئیجازە بوون چی بوو؟ ئەوان کارەکان گۆڕابوو لەسەر سۆنەر لابرابوو پێم وایە ئەو کەسانی کە لەسەر سۆنەرن مودە کارەکانە نەگۆڕێت. باشە بەڵام یەکێک لە ڕەفیقەکان دەڵێ ئەوان کاتی دەوامیان نەبووە بۆیە ئەو کارە تۆ ئەم کەسەی تر کە دەرکراوە خۆتان ڕێکتان خستووە. ڕاستەکەی من وەک باسم کرد کاری من لەناو گومرگیان نەبوو. باشە زۆر شارەزان نەبووم تەنیا کارزان بەناسی بە هەمان ڕێکەوتین ئەم جارش بەڵام ئەم جاریان ئەو دوو کەسەی سەر سۆنەر کەسەکانی پێشتر نەبوون و لە سۆنەر درابوو دەرکەوتە بوو کە حولی تایە ئەم جارەش هەر بە چەند لەگەڵ خاڵت ڕێکەوتی دیسان هەر زایەکە بۆ خۆت بردۆ لەو بین خاڵە بە $7,000 بەڵام لەگەڵ جەماعەتی ناو گومرگا بە $4,500. یەکێک لە ڕێکانت یەکێک لە کارمەندەکان کە ئێمە پێشتر قسەمان لەگەڵا کردووە ئەڵێ بەحساب تۆ لەو بڕەپارەیە کە لە خاڵت وەرت گرتووە لەو زیایی کە بۆ خۆت $3,000 کردوێشتان پێتکەم بۆ توتە ئەم $1,500 من کەمە شتێکم بۆ بگێڕنەوە $200 بۆ گێڕاویتەوە بەڵێ لار تەرەفیکیان $200 بۆ گێڕ ئەو نەهیلاکە بووی کەەوە پارەت پێکەم بێ نەخێر تەنیا تەماح کاری سێم چۆن ئاشکرا بوو؟ کاری سێم وەک باسم کرد کە دوو کەسەکەی پێشتر نەمابوون لەسەر سۆنەر ئەو هاوڕێم وتی هەرچەند ئەوانی لێ نەماون بەڵام بۆ حەلەکەم ئەتوانم ئەوە بوو من ئاگاداری ئەو نەمام خەریکی بارەکە بووین کامانکردنەوە تەنکەرەوە و سایقێکی خۆمانمان بۆێنە واتە سایقەکە کورد نەبوو. تۆت ناسی؟ بەڵێ ناسینەکە ناسینی کۆمەڵایەتی نەبوو بەڵکو ناسینی بووی مەعامەلەوە کە لە ئێرانەوە نابوومان مادەکانمانکردنەوە تەنکەرەوە توت نەکات بەڵام دواتر دەرکەوت کە مادێک حولیتیا بووە واتە مەشروبیتیا بوو. تۆ نەتەزانی مەشروبیتیای لە سەرەتاوە خاڵەتی چی پێ ناوتی؟ نەخێر خاڵم تەنیا پێوتم توتن نێرگە لێ. تۆ فێڵت لە خاڵت کردووە خاڵت فێڵی لە تۆ کردووە؟ بەڵێ بێگومان لەم بینەیە کارەکە خۆی نایاساییە بەڵام لەم نێوەندەیە هەر کەس بوو جۆرە لە جۆرەکان فێڵی لە بەرامبەری کردووە. کێ دەستگیر کرا؟ یەکەم کەس ئەو هاوڕێم کە لەناو گومرگایە و دەستگیر کرا. باشە ئەو کارمەندانی کە ئیشەکەتان پێ ڕاست کردووە. بەڵێ ئەی سایقەکە؟ سایقەکەش دەستگیر کرا. ئەوانیش ناوی ئێوەیان هێنا؟ ئەوانیش ناوی ئێمان هێنا بوو و پاشان من و خاڵیشم دەستگیر کراین. تۆ مالی دیجەنی؟ من مالیتم 1975. مناڵ و شتت هەیە؟ بەڵێ خێزانم هەیە. چەند مناڵت هەیە؟ خاوەنی دوو مناڵم. باشە ئیشەکەت ئەوەنە بەشی ناکردن کە پەنا بۆ ئەم کارانە نەبن مەبەستمەوەی باری داراییتان لە چی ئاستێکا بوو؟ لە ئاستێکی باشە و وەکو بەشکردن بە بێگومان حاڵم باشە بەڵام بە جۆرە لە جۆرەکان ئەو تەماحیکێتە بەردەستە ئەو بڕیکێتە بەردەستە ناتوانانی ڕەفزیکەیتەوە چونکە لە مودەی ساڵەکە 4 پشتیوا بێتە بەردەستە کە لە هەر ئیشێکە $4,000 $5,000 دەستکەوێت ناتوانانی ڕەفزیکی. تۆ بەس بیرت لە لای مادیەکە کردوێتەوە. باشە تۆ باسیەوەت کردوتت 3-4 دانەکاری گەورم کردووە وتت کاری بچوک بچووکیشم کردووە ئەمانە چی بوون؟ بەڵێ بێگومان کاری نایاسایی وەک ڕۆتینێکی لێ هاتوون ناو مەرزەکانە کە من خۆم چەنەها جار یان چەنەها جار نا بڵم بە بەردەوامی بەرتری میاوە بە کارمەند و بە پۆلیسی بەردەرگای مەرزەکە و بۆچی ئەدانێ؟ کارەکانیان بۆ ڕای ناکردم. هەر تۆیان ئەوانی کە ئیشیان لەوێ بۆ هەمویانە بوو بەرتیل بن بۆ هەموو کەسێک ئەوانی کە ئیشان بەردەوامەیە لەوێ نەتانەتوانی سکاڵیان لێ بکەن بڵێ نەمانە هەتا پارەیان نینێ کارەکەمان بۆ ڕای ناکەن نەتەتوانین بەڵگەیەکی وا ببینیتەوە چۆن خۆتی تێوەگلاوی بێگومان ئەگەر من بموتە سکاڵام کردە منیش ئەبووم بە کەسێکی تر کە نایاسایی بووم بەرتیلی میاوتە. زیندانەکان پڕن لە زیندانی بەڵام خاڵین لە کەسانی دەسەڵاتدار و بەرپرسی گەورە کەسانی ئاسایی بەهۆی بەرتیلەوە لە ناو زیندانەکانن
دادگاکان بەم شێوازە سزای کەسانی ئاسایی دەدەن بەهۆی مامەڵەکانیانەوە. تۆمەتباری ئامادە لە بەردەم دادگا ئاسانکاریە کات بۆ شێوازی دادگاییکردن و ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان لە کاتی وتەوەرگرتن و لە کاتی ئەوەی کە کاتێکە وتەکانی تەدوین نەکرێ ئەم تۆمەتبارە بە شێوەیەکی ئاسان زانیاریەکان بدا بە دادگا و سەرێشە بۆ دادگا و بۆ خودی خۆی و بۆ موسەساتەکانی تری لێکۆڵینەوە دروست نەکا. بۆیە لەم حاڵەتەدا دادگا بۆی هەیە دەسەڵاتی هەیە کە ئەم تۆمەتبارە ئامادەیە و بۆ شێوازە کە ئاسانکاری کردو بۆ کای دادوەری بۆ گەیشتن بە حکمی عادل لە دۆسیەکەیە بۆی هەیە کە ڕەچاوی هەموو ئەم بابەتانە بکات تاوەکو سزایەکی بدا نەرمتر بێ و کەمتر بێ بەرامبەر بە تۆمەتبارێک کە تەنانەت لە کاتی لێکۆڵینەوەکان سەرێشە و کارتوندی و کارگرانی و بارگرانی بۆ دام و دەستگا دادوەریەکان و دام و دەستگاکانی تری لێکۆڵینەوە پۆلیس و هەموو ئەو بابەتانە دروستەکە. بۆیە گومانی تێدا نییە کە تۆمەتبارێکی نائامادە ناو دۆسیەکە وجودی هەیە پێویستە ئەم دۆسیە بۆ ئەم تۆمەتباری نائامادەیە جیا بکرێتەوە لە دۆسیە تۆمەتبارە ئامادەکە. کاتێک ئەم دۆسیە تۆمەتبارە نائامادەیە جیا ئەکرێتەوە کارگرانی و بارگرانی بۆ موسەساتەکانی و دەستگاکانی لێکۆڵینەوە بۆ دەستگا دادوەریەکانیش دروستەکە. بۆیە لەم ڕۆوە کاتێک کە دۆسی تۆمەتبارەکە بە غیابی ئەچێتە بەردەمی دادگا و بە هیچ شێوەیەک ئامادە نییە لەناو دۆسیەکەداوە هیچ کەسێک نییە بتوانێت تەمسیلی ئەم کەسە بکە و حەقیقەتەکان ناڕوون لە بەردەم دادگا و دادگا هیچ زانیاریی نییە دەربارەی بارودۆخی کەسی تۆمەتبارەکە. بۆیە بەم شێوازە دەسەڵاتی هەیە تاوەکو ئەوەندە سزا دیاری بکات وەک لە یاساکەدا هاتووە کە لە بەرزترین ڕێژەی سزا بریتیە لەوەندە و کەمترینی بریتیە لەوەندە. بۆیە دادگا دەسەڵاتی هەیە لەو نێوەندەدا و کاتێک کە تۆمەتبارێکی نائامادە دۆسیەچێتە بەردەمی دادگا ڕاستە بەپێی یاسا پێویستە بێ لە ناو ئیفادەکە وا بۆی بنووسێن ئەم کەسە لە بەروی ئامادە نییە تەوجیهی تۆمەت کرا تۆمەتی ئاراستە کراوە وتی وەڵامەکەی بریتی بوو لەوەی کە من بێتاوانم بەڵام دوجار بەڵگەکانی ناو دۆسیەکە ئەی سەرمێنن کە ئەم کەسە ئایا تاوانەکەی ئەنجام دایان نا و دوا بڕیایش بۆ دادگایە ئەوەشمان بیر نەچێ هەموو ئەو سزایانی کە لەسەر و 5 ساڵەوەن هەچ کاتێک تۆمەتبارەکە هاتەوە و دەستگی کرا پێویستە لەسەر دام و دەستگا پۆلیسی و ئەمنیەکان و پێویستە لەسەر دام و دەستگاکانی تر هەچ کاتێک دەستگی کرا ئەم کەسە ئەوە هەستن بەچی هەستن بەوەی کەم تۆمەتبارە ئامادە بکەن لە بەردەم دادگادا تاوەکو سەر لە نوێ بە شێوازێکی یاسایی دادگایی بکەن و جۆلەوتەکانی بژیرێت. سەپارەت بابەتی لێخۆشبوون ئێمە ئەوەی کە بینیومانە لە یاساکانی پێشووترا لە هەرێمی کوردستان تەنها یەک یاسا باسی لەو بابەتە کردو بەڵام یەکێک لە کێشەکان ئەوەیە کە بەپی یاسای دەستەی دەستپاچی لە هەرێمی کوردستان پێویستە ئەو کەسە لە کاتی سزادان یا بڕیاریش بدرێ بەوەی کە ئەوەی کە دەستی کەوتۆ یان اختیلاسی کردو بڕێتی بۆ خۆی پێویستە بیگەڕێنێتەوە بۆ میزانی دەوڵەت لەو شوێنەی کە بەخراب بەدەستی هێناوە یاخود ئەو کەس بە غێرمەشروعە کە کردوێتی پێویستە بیگەڕێنەوە تەنانەت ئەگەر هاتوو لە کاتی لێکۆڵینەوەکانە ئەم تۆمەتبارە گیانی لەدەستدا بە شێوەیەک لە شێوازەکان گیانی لەدەستدا ئەوە ئەگەر بێت و ئەم کەس بە غێرمەشروعە نەگەڕابووە بۆ دەوڵەت لەسەر وەرەسەکانیەتی پێویستە لەسەریان هەرێکەوە بەپێی ئەو نیسبەتی کە سوود وەرەگرن لەو کەس بە غێرمەشروعە پێویستە لەسەریان بە بڕیایی دادگا لە ماوەیە 3 ساڵە لە ماوەی 3 ساڵا پێویستە بڕیای دادگا دەربچێت بۆ ئەوەی بۆچی ئەو ماوەی 3 ساڵ دانرا بۆ ئەوەی ئەوانەی کە لە ماوەی ئەو 3 ساڵیان وەرەسەکانی ئەگەر تەعاملێک تەسەڕوفێ بەم پارەیەوە بکەن یاخود بە شێوەیەک لە شێوازەکان خەرجی بکەن یاخود بە شێوەیەک لە شێوازەکان لەبەردەستیانە نەمێنێت تووشی زەرەرێک بن تووشی هەر بابەتێک ببن وێ ئەو کاتە قورس و گرانە لە دوای 3 ساڵ تۆ کەسێک بێنی بڵێ میراتیەکانی ئەو کەسم بەرەوە بۆیە یاسادە نەبی لەوە کردەوە لە ماوەی 3 ساڵە ئەگەراتۆم کەسە وەفاتی کرد بە بڕیای دادگا ئەکرێ لەسەر میراتگرەکانی ئەم کەس بە غێرمەشروعە ئەم بەدەستهێنانە غێرمەشروعی ئەم پارەیە بگەڕێنەوە بۆ دەوڵەت. لە نێوان دادگاکان و فەرمانبەری فەرمانگەکانی حکوومەتدا هەندێجار چیرۆکی جیاواز ڕوودەدات و ئەم یاساناسەش چیرۆکێک لەوبارەیەوە دەگێڕێتەوە. من خۆم وەکو خۆم کەیسێکمان هەبوو چەند ساڵێک لەمەوبەر تۆمەتبارەکەی بریکاردەری ئێمە بریتی بوو لە کەسێک لە بری ئەوەی کە سزا بدرێ بە بۆچوونی ئێمە ئەوە دەستخۆشی لێ بکرایە لەبەر ئەوەی سیفەتەکەی سیفەتی کەسێ بوو هەستا بوو بە تۆمارکردنی کۆمەڵی زانیاری کە بەسەر ژمێریار و کۆمەڵی خەڵکی ترا تێپەڕی بوو ئەو لە لای خۆی تۆماری کردبوو بۆ ئەوەی سبەی ڕۆژ ئەگەر بێت و ئەم ژمێریارە بە شێوک لە شێوەکان نیەتێکی خراپی هەبوو بێ بۆ بردننی ئەو ماڵە ئەم کەسە کە لە دوای ئەوەیە کە
ئیشوکاری وردبین بوو ئەیتوانی بە تۆمارکردنی ئەو زانیاری و داتایانە ڕێگری لە کەسی ژمێریارەکە بکە بۆ ئەوی نەتوانێت پارەکە بەرێ بۆ خۆی بەڵام دادگا لێکۆینەوە لێ پێچینەوەی لەگەڵم کەسی وردبینە کرد لە کاتێکا کەسی وردبین بەپی یاسا پارە ناچێتە بەردەستی و تەنها وردبینی لە ئەرقاماکە لە ژمارەداکە دوای ئەوەی ئەو کەسانی کە ژمێریار و سەرچاوەکان وسوڵات و بابەتە خێتە بەردەستی تەنها وردبینی لەو پارانەداکە لەو ژمارانەداکە کە دێدە بەردەستی بەڵام ئەم بە زانیاریەکانی خۆی پێی گەیشت بوو کە ژمارەیەک هەیە و پێویستە تەدوین بکرێ و سەرچاوەکانیشی دەقیق بوو ینی زۆر دروست بوون بۆی هەستا بوو بە بەڵگەی لابوو کاتێککە تۆماری کردبوو بۆ ئەوەی ئەگەر بێت و ژمێریارەکانی پێش خۆی بە نیەتێکی خراپەوە ئەم بابەتیان نەکردوەوە بەستیان ئەوە بە کە ئەو پارەی وەرژۆندی خۆیان بەرن ئەم تەوسیقی بکات لای خۆی بی بەڵام لە ڕاستیانەی زانی بوو نیەتی کەسی ژمێریارەکان ئایا بە هەڵە بووە بەسەر ناتێ پەڕیەوە یاخود مەبەستیان هەبووە لە ئەنجامدانی ئەم هەڵەیە بۆی لای خۆی تەوسیقی کردبوو ئەوەی کە جێی سەوسڕمان بوو بەلای هێمە لێکۆینەوەیەکی زۆر ورد و خراپی لەگەڵ کرا فترێکی زۆریش لە بەڕاگیراوی مایەوە دواتر دادگا بڕیایدا بە ئیفراجکردنی بەو پێی کام کەسە هیچ بەرژەوەندێکی نەبوو هیچی نەبردووە بگرا وایە دەستخۆشی لێ بکرای بۆیە مەرج نییە هەموو کەسێک کە لە بابەتەکانەوە حتا لە یاسای دەسەی دەستپاکی لە هەرێمی کوردستان ئەو کەیسانەی کە هەواڵی تیادرێ مەرج نییە هەموو کەیسێک بێ بە دۆسیەکی سزایی جاری وایە بە دۆسیەکی هەواڵدان یعنی جیاوازی هەیە لەوان دۆسیەکی هەواڵدان یاخود لەوان دۆسیەکی سزاییە بۆیە ئەوەی کە ئەتیباری دۆسی سزایی بۆ کرێ پێویستە لە خلای 24 ساعاتە لێکۆینەوەکان بگەنە شوێنی خۆی و دەست پێ بکەن بەڵام لە ئەوەی دۆسی هەواڵدانە تەنانەت لە تۆمارەکانی دەستەی دەستپاکیە تۆماری خۆی هەیە و مەرج نییە مامەڵەی دۆسیەکی سزایی لەگەڵا بکرێ. لە ئاینی پیرۆزی ئیسلامیشدا بەرتیل نەفرەتی لێکراوە وەکو لە فەرمودەیەکی پێغەمبەری ئیسلامدا دەفەرمێت نەفرەتی خودای گەورە لەو کەسەی بەرتیل دەدات و لەو کەسەشی کە بەرتیل وەردەگرێت. پێشتر ئەگەر بە قاچاق بردننی نەوت تەنها پرسێکی ناوخۆی بوو بێت بەڵام ئێستا سنوورەکانی هەرێمی کوردستانی بڕیوە و لەسەر ئاستی عێراق و دەرەوە قسەی لەبارەوە دەکرێت و بووەتە مانشێتی میدیا جیهانیەکان. ناوڕاستی ئەمساڵ ئاژانسی ڕۆیتەرز راپۆرتێکی لەو بارەوە بڵاو کردەوە و نووسی بووی ڕۆژانە زیاتر لە 200,000 بەرمیل نەوت لە هەرێمی کوردستانەوە و بەتانکەر لە دەواازەکانەوە بە قاچاق دەگوازرێتەوە کە بۆ هەر بەرمیلێک تەنها $30 بۆ $40 وەردەگرن. هەروەک ڕۆیتەرز ئاشکرای کردبوو داهاتی $1 لە داهاتی ئەو قاچاقچیە ناچێتە خەزێنی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵکو دەچێتە گیرفانی بەرپرسانی بنەماڵەی بارزانی و تاڵەبانیەوە. لاتان سیر نەبێت سەرباری ئەوەش یەک بەرپرس و کەسی دەستڕۆیشتووی 2 حیزبی دەسەڵاتدار لەلایەن دادگاکانەوە سزایان بەسەردا نەسەپێنراوە و هیچ بەرپرسێکیش لەسەر دۆسیەی نەوتی قاچاق زیندانی نەکراوە. کەواتە چارەسەرەکان چین؟ دەبێت یاسا بەسەر هەموواندا و وەکو یەک جێبەجێ بکرێت. دەبێت دادگاکان لێپرسینەوە لە کەسە دەستڕۆشت و دەسەڵاتدارەکانیش بکەن نەک تەنها فەرمانبەر و کەسی ئاسایی. هەروەها دەبێت خاڵە سنووریەکان بە تەواوەتی کۆنترۆل بکرێت و ڕێگە نەدرێت هیچ پێداویستیەک بەبێ پشکنینی تەواو و تەندروست ڕەوانی شارەکانی هەرێمی کوردستان بکرێن.